سڵاوتان لێبی یەکێک لە نیشانە هەرە باوەکان کە ناو خەڵکدا هەیە کە لەوانەیە نیشانەیەکی نەخۆشەکی زۆر سادەبی یان لەوانەیە نیشانەیەکی نەخۆشەکی زۆر ترسناکبی ئەویش دەستدانی دەنگە یان کەمبوونەوەی دەنگە یان پێی دەڵێن گۆڕانی دەنگ بە ئینگلیزیەکەی پێدرێن هۆرسنس. هۆرسنس هۆکاری زۆرە، هۆکارەکانی بەجێرەی تەمەنەکە دەگۆڕێت. بۆ نمونە لە منداڵان باوترین هۆکار ئەوەیە کە منداڵەکە زۆر هاوار دەکە، ئەوە دەوەی بێتە هۆی لە دەستدانی دەنجی. بەڵام لە گەوران باوترین هۆکاری کە ڕوودەدات ئەویش مەسەلەن پێش ماوەک پێش دەستدانی دەنجی تووشی هەوکردنەکی گەروی بووە یان بۆڕی هەناسا یان ئینفلوێنزایەک بووە بۆ ماوەی کورت دەبێتە هۆی گۆڕانی دەنجی. ئەوە نیشانکی سەرەتاییە و بە ئاسانیش چاک دەبێتەوە. هۆکاری تریش هەیە لەوانە مەسەلەن ترشەڵۆکی مەعیدەی دەگەڕێتەوە دەبێتە هۆی لەدەستدانی دەنگ، یان ئەوانەی کە نەشتەرگەری غودەیان کردیا یان نەشتەرگەری ملیان کردیا دەبێتە هۆی دەستدانی دەنگ، یان هەیە ئەوانەی کە گرێ لە دەنگەژەیەکانیان دروست دەبی بە تایبەتی ئەوانەی کە زۆر قسە دەکەن یان هاوار دەکەن بۆ نمونە مامۆستایەکان وانە بێژەکان دەبێتە هۆی ماوەی کورت لە دەستدانی دەنجیان. هۆیەکی تریشەیە ئەوانەی کە جەڵتە لیان دەدا دەبێتە هۆی دەستدانی دەنگ کە هۆیەکەی لە ڕاستەخۆی مێشکە دەمارەکە ئیش ناکە دەبێتە هۆی دەستدانی دەنگ. هەندێک هۆکاری تریشمان هەیە بەهۆی بوونی کیس لەسەر دەنگەژەیەەکە و جگەرەکێشانیش یەکە لە هۆیەکانی دەستدانی دەنگ. هەر نەخۆشک کە هەستی کرد دەنجی گۆڕایە وا باشە سەردانی پزیشکی پسپۆڕی قورگلوتوگوێ بکات، بە تایبەتی ئەوانەی کە زیاتر لە 2 هەفتە لە بۆ 3 هەفتە دەنجیان دەگۆڕێ و بەرەو خراپبوون دەچی، ئەوە پێیان دەڵێن ڕێد فلاک یعنی نیشانە هێڵی سوورە دەبی سەردان بکە، یان ئەوانەی کە لە کاتی قسەکردن ئازاریان هەیە یان تەسیری کردە لەسەر هەناسەدانیان یان کە نان دەخۆن لە کاتی قودانیان ئازار دەبی، یان ئەو نەخۆشانەی کە لە ملی هەز دەکا گرەی هەیە، یان ئەوانەی جگەرەکێشن بە تەمەنەکان پێویستە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆڕی قورگلوتوگوێ بکەن. ئەمە لە عیادەکەمان لە نەخۆشخانەی مێرەبانی هەر نەخۆشک بێتە لامان نازۆری لە بۆ دەکەین، چ نازۆری ڕیجت کە 70 دەرەجەیە لە ڕێی دەمەوە دەچین دەتوانین دەنگەژەیەکان و بۆڕی هەناسەی ببینین، یان نازۆری نەرم دەتوانین لە ڕێی کونەلووتەوە بچین هەموو بۆڕی هەناسە و دەنگەژەیەکان ببینین بەبێ بەرامبەر لە بۆ نەخۆشەکان دەکەین. ئەوەی گرنگە لەو نازۆرە دەتانین بەشەکی زۆر لە نەخۆشەکان دیاری بکەین بەهۆی نازۆرەوە، بەڵام ئەوانەی کە تەمەنیان گەورەیە یان جگەرە چێشن یان هەز دەکەین لەسەر دەنگەژەیەکان گرەیەکی ناشاز هەیە کە ئەمە شکمان لێ گرەی شێرپەنجەیی بی پێویستە بیبین عملیات لە ژێر بەنجعام، ئەمە یەک پارچە یان زەرعەکی لێ وەردەگرین چونکە نەوەک خوا نەخواستە گرەی شێرپەنجەیی بیت. بە گوێرەی زەرعەکە ئەمە عیلاج لە بۆ نەخۆشەکان دەکەین. بە هیوان سوودتان بینی بیت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.